وڵاتێکی هێندە هەژار بوون کە بژێوی ژیانیان لەسەر ڕاوەماسی بوو. گرنگترین سەرچاوی بژێویشیان بازرگانی مرواری بوو کە شکستی هێنا. بەهۆی سامانی نەوتەوە توانیان ببنە یەکێک لە دیارترین وڵاتەکان لە جیهاندا. قەتەر ئەو وڵاتە هەژارەی کە نەوت گەیاندیە لووتکە. لە ماوەی 50 ساڵدا قەتەر لە وڵاتێکی هەژارەوە کە بژێویان لەسەر ڕاوەماسی بوو بە یەکێک لە دەوڵەمەندترین وڵاتەکان بە شێوەیەک کە ئێستا نەوت و گاز بەرهەم دەهێنێت. ئەوەش وای لێ کرد کە ئاستی بەرهەمی ناوخۆی بەپێی ڕێژەی دانیشتوانەکەی بەرز ببێتەوە. لەوانەیە ئەوە بێمەشکماندا بێت دەوڵەتێکی وا هەژار چۆن توانی بگاتە ئەو قۆناغە. بەڵام ئەو پرسیارەش بریتیە لە دۆزینەوەی گاز کە لەلایەن ئەمیر شێخ حەمیدی کوڕی خەلیفەی ئەسانی دۆزراوەتەوە و توانیوێتی بیگۆڕێت بۆ سامانێکی گەورە بۆ وڵاتەکەی. لە سەرچاوە مێژوویەکاندا بازدەوە کراوە کە قەتەر لە ساڵی 1970ەوە لەلایەن خێزانی ئاسانیەوە بەڕێوە دەبرا. لە دوای ساڵێک لە دەسەڵاتیان مەریتانیەکان بە فەرمی دانیان بە دەسەڵاتی یاسایی شێخ عەبدوڵڵای کوڕی جاسەمە ئەسانی دانا وەک حاکمی دەوڵەتی قەتەر. لە بەرامبەرەوەشدا دەبوو ڕێککەوتن نامەیەک لەگەڵ بەریتانیا بکەن بەوەی کە زەویەکانیان و ناوچەکانیان بەڕووی بەریتانیادا کراوە بێت. لەو ماوەیەدا دانیشتوانی قەتەر بەژێویان لەسەر ڕاوەماسی و دۆزینەوەی مرواری بوو و بارودۆخی دارایی و ئابووریان زۆر لاواز بوو. بە تایبەتی لە دوای ئەوەی بازرگانی مرواری لە ساڵی 1920 شکست دەهێنێت. بارودۆخەکە بەو شێوەیە بەردەوام دەبێت تا ئەو کاتەی لە ساڵی 1939 بە دیاریکراویش لە شاری دخان کە دەکەوێتە سەر کەنارەکانی ڕۆژئاوایی نیمچە دوورگەی قەتەر نەوت دەدۆزرێتەوە. بەڵام سوود وەرگرتن لەم سەرچاوەیە درەنگ کەوت تا ساڵی 1949 لە ئەنجامی سەرهەڵدانی دووەمین جەنگی جیهانی. لە دەوروبەری ساڵی 1951 نزیکەی 46,500 بەرمیل نەوتیان لە یەک ڕۆژدا بەرهەم هێنا. بەو شێوەیەش داهاتی داراییەکەیان گەیشتە نزیکەی 4.2 ملیۆن دۆلار. لەگەڵ بەرزبوونەوەی داهاتیش قەتەریش چووە ناو قۆناغێکی بوژانەوە و دەوڵەمەند بوونەوە. بەو شێوەیەش لە ماوەی ساڵانی پەنجاکانەوە لە قەتەر یەکەمین بینای قوتابخانە و نەخۆشخانە و وێزگەی کارەبا دروست کرا. لە 60ەکانیشدا داهاتی نەوتی قەتەر بەرزتر بوویەوە. هەموو ئەوانەش لەسەر دەستی خێزانی ئەسانی بوو. لە ساڵی 1970 قەتەر توانی سربەخۆیی بەدەست بهێنێت لە دوایەوەی بەریتانیەکان بڕیاریاندا بەکشانەوەی هێزە سەربازیەکانیان لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کەنداوی سوێس. لە هەمان ساڵدا قەتەریەکان ئەوەیان بۆ دەرکەوت کە کەناراوەکانی قەتەر گەورەترین ناوچەی گازی سروشتی تێدایە لە جیهاندا. بەڵام لێکۆڵینەوەکان لەم بوارەدا زۆر گرنگی پێنەدرا چونکە لەو کاتەدا داهاتی نەوت بۆ ئەوان زۆر بوو. بەڵام لە دوای ئەوە بە دیاریکراویش لە ساڵی 80کاندا قەتەر تووشی قەیرانی نەوت بوو. ئەمەش کودەتایەکی بەدوای خۆی داهێنا. لە ساڵی 1995 شێخ ئەحمەدی کوڕی خەلیفە ئەسانی دەسەڵات دەگرێتە دەست. شێخ ئەحمەدیش گرنگیەکی زۆری بە گازی سروشتیدا. لە ساڵی 1996 قەتەر توانی یەکەمین بەرهەمی گازی شلی هەبێت. لە دوای 15 ساڵ 14 وێزگەی بەرهەمێنانی گاز لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی ڕۆژئاوا دروست کرا. ئەوەش وای کرد ژماری کڕیارەکانی قەتەر هەمەجۆر بن. سەرڕای ئەوەش بەرهەمی ناوخۆی زیاد بوو. بەو شێوەیەش قۆناغ بە قۆناغ لە سەرکەوتندا بوون. وێڕایەوەی تووشی چەندین ئاستەنگ و ئابڵوقەدان بوونەوە بەڵام گەیشتن بەوەی کە ئێستا یەکێکن لە وڵاتە دیارەکانی جیهان.